بەڕێزان ئێستاش بەڕێز مامۆستا ڕێباز حەملان بفەرمێت بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتارەکەی سەبارەت بە چاکسازیەکان و پێویستی چاکسازی لە هەرێمی کوردستان. بەڕۆ بەڕێز. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ ڕێخەرانی ئەم کۆنفرانسە کە ئێمڕۆ ئێمە لێرە پێکەوە کۆ کردوێتەوە بۆ قسەکردن لەسەر قەیرانی دارایی و ئەم دۆخە ناهەموارەی هەرێمی کوردستانی تێیە. ئامادەبوانی بەڕێز، هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر قوڵ و گەورەدایە. ئەو قەیرانە چ لە ڕووی دارایی و ئابووریەوە، چ لە ڕووی سیاسیەوە، چ لە ڕووی ئەو شەڕە نەخوازراوەی یەخەی هەرێمی کوردستان و ناوچەکەی گرتوتەوە کە هەر لێرەوە ڕێز و حرمەتمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و سەری ڕێز و نەوازشیش بۆ شەهیدانی کوردستان دانەوێین. ئێمە بە درێژایی ئەم ڕۆژانی کە تێیین لە ڕاگەیاندنەکان لەلایەن ئەندامانی بەڕێزی پەرلەمان، لەلایەن چاودێرانی سیاسی بەردەوام باسی کێشەکانەکەین، باسی ئەوە کەین ئەم کێشانە چۆن هات، هەر لایەنە و لایەنێکی تر تۆمەتبارەکات کە ئەم کێشێت بۆچی سەری هەڵدا. ئەم کێشانە ڕوون و ئاشکرایە بۆچی سەری هەڵدا. بەشێکیان دەرەکیە بەهۆی بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە لە سەرەتای ساڵی 2014، بەشێکی تریشیان بەهۆی دابەزینی نرخی نەوتە کە عێراقیش و هەرێمی کوردستان لە سەدا 95 پشتیوانی بەڕێوەبردننی خۆی بەداهات و بە وارداتی نەوتە، و بەشێکی تریشیان بەهۆی شەڕی داعش و هەروەها نەمانی سیولە لە هەرێمی کوردستان و لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. بەڵام هەرێمی کوردستان 23 ساڵی ڕابردوو لە حکومڕانی خۆی گەورەترین بەشە لە دروستبوونی ئەو قەیرانی کە ئێمڕۆ تیاین لە ڕووی داراییەوە، چونکە بەڕاستی نە بە موەسساتی نە بە شێوەیەکی شەفاف بە بەشداری هەموو لایەک، نەک پەنجە درێژکەین بۆ لایەک، بۆ بەشداری هەموو لایەک بەو شێوەی حکومڕانیمان کردووە. و هەروەها ئەو دۆخە نەخوازراوەی ئێستا لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستانی تێکەوتووە بەشێکی ترە لە قۆڵکردنەوەی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە وامان لێ هات، ئێمە ئێستا بێ بڵین لە کوێین و ئەمانەی بەرەو کوێ بڕۆین. و پێشم وایە بەشێکی گرتنی ئەم کۆنفرانسەش بۆ ئەوەیە کە ئیمڕۆ لێرە پەنجەمان خسۆتە سەر کێشەکان، ئێستا چارەسەرەکەی بدۆزینەوە، حەلی بکەین، چونکە بەم شەڕە ئیعلامی کە بەردەوام هەیە لە هەرێمی کوردستان هیچ نەتیجەیەکمان دەست ناکەوێت. ئەوەی دەستمانەکەوێت چارەسەرکردنی ئەم دۆخەیە، چونکە بەڕاستی ئێمە هەمومان لە ناو باخیرەیەک داین، خەریکە نوقمیەکەین و خۆشمان دەستی تەواومان هەیە لە نوقمکردنیە. ئێمڕۆ پێویستە لێرەوە هەمومان پێکەوە چارەسەریکی ئەم دۆخە بکەین. ئەوەی گرنگە کە وتمان ئێمە لە کوێین و ئەمانەی بۆ کوێ بچین، بەشێکی گرنگی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئێمە یاخود پەرلەمانتارەکان هەمومان پێکەوە باسیێواکەین، یاخود ئەو کەسانی کە شارەزایان لە بواری ئابووریە هەیە باسیێواکەن کە پرۆژەیەکمان هەیە، کارێکمان هەیە، مانەوێت تەقدیمیکەین. گرنگترین شت ئەگەر بمانەوێت چاکسازی بکەین لە هەرێمی کوردستانەوە بۆی لە قەیرانی دارایی نەجاتمان بێت، ئیرادەیە. هەتا ئەم لەحزەیە هیچ ئیرادەیەک نییە لە هەرێمی کوردستان بۆ چاکسازی. چاکسازی بەشتی استراتیجیە چێ ئەکرێت، بە خاڵی استراتیجی ئەکرێت، بەوە ناکرێت کۆمەڵێک خاڵ کە لەم ڕۆژانەشە لە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە کە من پشتیوانی لە هەموو چاکسازیەک و هەموو هەنایەگەنێم، بەڵام کێشە سەرەکیەکەمان لە چیایە؟ ئەبێت لەوا چاکسازی بکەین. ڕوون و وازحە لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش چاکسازی سەرەکی ئەبێت لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانە بکرێت و لە عێراقیش. ناکرێت سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان بەرهەمهێنانی نەوت
فرۆشتنی نەوت هێنانەوەی داهاتی نەوت تەنها لە دەستی وەزارەت و تەنها شخصێکا بێت. ئەمە کێشەیەکی سەرەکیە کە ئێمە لە 95% احتیمادمان پێێتی و موچەی هەرێمی کوردستانیش لێەوە ئەیرێ. ئەگەر ئێمە چاکسازی لەمان نەکەین، چاکسازیمان لە بەشەکانی کەشا بکەین، ئەو قووەتەمان نییە کە لەم دۆخە دەرچین. بەڵێ بەتەکید ئەبێت چاکسازی بکەین لە گومرگەکانمانە، لە زەریبەمانە، لە هەموو ئەو داهات و ڕسومات و غەراماتانەی لەسەر جەمەوەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. بەڵام کێشە ڕئیسیەکە لە نەوتە ئەوە پێم وایە غازیشی هاتە سەر، ئەگەر ئەویش لە سەرەتاوە چارەسەر نەکرێت بە هەمانە و دەرداچێکە نەوتی تایە. یەکێکیکە لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە هەست بەم دۆخە ناکەین کە تیاین. تا ئێستاش بەو ڕۆحێتە ئیشەکەین، هەم لە حکوومەت هەم لە دام و دەستگاکانی تر، و ئەزانین هەر ساڵی 2010 11 و 12 و 13ەیە کە 13 ملیارد دۆلارمان 14 ملیارد دۆلارمان لە بەغاوە بۆ هاتبوو، هەر بەو ڕۆحێتە ئیشەکەین. من لە دواییدا باسی دەکەم کە ئێمە چ پرۆژەیەکمان ئامادە کردووە. یەکێک لەو کەسانەی کە خاوەنی پرۆژەکەی یاخود بەرهەمێنانی ئەم پرۆژەی لە ئەستوی ئەو بووە بەڕێز دکتۆر جیهاد ئەزعورە کە 3 ساڵ وەزیری دارایی لوبنان بووە، خۆی و ئەو ستافی کە لەگەڵ هاتوون یارمەتی ئێمەیان داوە. جارێکیان لە کۆبوونەوەی کە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و بەشێکی زۆر لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی دەستەکان وتی ئێوە بە سیماتانەوە هیچ جۆرە کێشەیەک نییە، بەڵام ئەوەی کە من سەیری جومگەکانی ئەم حکوومەتەم کردووە لە ئەسنای دیراسەکەمە، ئێوە لە کێشەیەکی زۆر قوڵ و گەورەیان، بەڵام بەو پێکەنین و بەو سیمایی لە دەموچای ئەوە هیچ کێشەیەک نابینم، یاخود هەست بەو کێشەیە ناکەن کە تیایان. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونمان لە وەزارەتی دارایی و ئابووری هەستمان بەوە کرد کە بەڕاستی کێشەیەکی گەورە هەیە، پێویستی بە چارەسەرکردنە، و ئێمە لە باتی بیرکردنەوە لەوەی کە خەڵک کەسێکی کە تۆمەتبارکەین، ئەوانەی پێش خۆمان تۆمەتبارکەین، بیرمان لەوە کردەوە چۆن چارەسەریکەین، و میلەتەکەمان لە دۆخێکی زۆر ناهەموارەژی و ئەم ڕۆژەشمان لەبەر چاو بوو کە خراپترە بێت. بۆیە بە زووترین کات بیرمان لەوە کردەوە کە خەڵکانی پسپۆر لە دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها خەڵکە شارەزاکانی خۆمان لە ناو هەرێمی کوردستان لە دکتۆرەکان لە شارەزانی ئابووری سوودیان لێوەرگرین، بۆیە بەپەلا نەخشە ڕێگایەک دانین بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان. پێش ئەوەی بێمە سەر باسی ئەوە، ئێمە لە وەزارەتی دارایی لە 22/2015 14 پێشنیارمان ئاراستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە کە بە سوپاسەوە بەشێکی لەو خاڵانەی کە ئێستا جێبەجێکراوە لە زمنی ئەو 14 خاڵایە، بەڵام من بۆی کاتی جەنابتان نەگرم لەسەر یەکێکیانە دووەم، ئەویش مەسەلەی خاڵی یەکەمی کە بریتی بوو لە لامەرکەزی لە ئیدارەدانی پارێزگاکانی هەرێمی کوردستان. گرنگترین شت لەم مەسەلەیە ئەوەیە کە بە هیچ شێوەیەک نابێت هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە جاری کە بگەڕێتەوە بۆ ڕابردوو، بیر لە دوو ئیدارەیی و بیر لەوە بکاتەوە هەرێمی کوردستان بەشکاتەوە. بەڵام سیستەمی لامەرکەزیەت لە دەستوری عێراق و لە قانونا هەیە، و ئەوە حەقێکی ڕەوای هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە لە ڕووی ئیداری و لە ڕووی مالیەوە دامەرکەزیەتی خۆیان هەبێت، بەڵام بیرکردنەوەی هەموو لایەک بەو شێوازە بێت، نەک بە ئاقارێکی کایە ببرێ. وردەکاری ئەوە لەو پرۆژایە کە تەقدیمی پارێزگاکانمان کردو و تەقدیمی سەرۆکاتی وەزیرانمان کردو نامەوێت لێرە کاتی جەنابتان بگرم، بەڵام من ئەمەوێت ئەوە بە جەنابتان باس کەم کە ئێمە وەکو وەزارەتی دارایی و ئابووری پاژەوەی کە زۆر بە دواداچوونمان کرد لە سەرەتای مانگی 12 ساڵی 2014ەوە دەستمان پێکرد بە ئامادەکردنی پرۆژەیەکی چاکسازی سەرانسەری لە هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووریەوە. ئەم پرۆژەیە زیاتر لە 600 لاپەڕەیە کە لە کۆتایی مانگی 12 ساڵی 2015 کۆتایی هات، بە دوو فەیس کارمان تێدا کردووە. فەیسی یەکەم بریتی بووە لە هەڵسەنگاندن و بە دواداچوون لەسەر
یەکەم دیراستکردنی بودجە و خەرجی گشتی، دووەم بەڕێوەبردننی گەنجینەکان و تەمیویلی مەشاریعەکانی هەرێمی کوردستان، سێەم دیراستکردنی باج و داهاتەکان، چوارەم دیراستکردنی گومرگ و بازرگانی، پێنجەم بانک و تەمین لە هەرێمی کوردستان. لەم فەیسەدا ئەم ڕاوێژکارانە و بە یارمەتی شارەزایانیش لە ناو هەرێمی کوردستان جومگە بە جومگەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانیان بەسەر کردوێتەوە بۆ ئەوەی چۆن پزیشکێک ئەگەر نەخۆشیەک تا تەشخیصی نەکا ناتوانێت چارەسەرەکەی دیاریکا. بۆیە ئەمانە هاتن ئەمانیان تەشخیص کرد چ کێشەیەک بزەبەت لە هەرێمی کوردستان هەیە، لەم بوارانەی باسم کرد پاشان بێنە سەر چارەسەرکردنی. بۆیە فەیسی دووەم دانانی نەخشە ڕێگای چارەسەرکردن بوو بە دوو نەخشە ڕێگان. نەخشە ڕێگایەکیان کورتخایان بوو کە 41 دەست پێشخەری و 129 چالاکی و هەروەها لە 3 بواری جیاوازیشە چارەسەرمان کردووە لەبەر ئەوەی ئەو کورتخایانەمان هەڵبژاردووە لەبەری بەشێکی خێرای خەیرانەکان چارەسەرکەین. یەکەمیان چاوخشانەوەی بە سیاسەتی دارایی و ئابووری هەرێم، دووەم بەهێزکردنی دام و دەستگا ئیداریەکان، سێم چاوخشانەوەی بە بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە وەزارەتی دارایی و لە وەزارەتەکانی تریش لە بواری داراییە. نەخشە ڕێگای دووەم نەخشە ڕێگایەکی درێژخایەنە کە بەم کابینەیە و بە کابینەی داهاتوش کۆتایی نایێت، بەڵکو پێویستە ئێمە لە ماوەی 23 ساڵی ڕابردووە ئەگەر لاڕێدا ڕۆشتوێتین بە وردەوردە ڕێکبینەوە، چونکە بە شەو ڕۆژێک چاکسازی لە هەرێمی کوردستان ناکرێت. ئەوانەش بە چەند خاڵێکن. خاڵی یەکەمیان چاکسازیە لە بەڕێوەبردننی دارایی گشتی، خاڵی دووەمیان چاکسازیە لە موڵک و سامانی گشتی و قەرزەکانی سەر حکوومەتی هەرێم و ئەو ئیلتیزاماتانەی لەسەر حکوومەتی هەرێمە، خاڵی سێم چاکسازیە لە بەڕێوەبردننی ئابووری، خاڵی چوارەم بەرپرسیارەتی و شەفافیەتە لە کارکردنی ڕۆژانەمانە. ئەم پرۆژەی ئێمە من طبعا دەستخۆشی لە هەموو ئەو پرۆژاناکەم کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە، چ لە لای ئەندام پەرلەمانە بەڕێزەکان، چ لە لای کەسایەتیە شارەزاکان لە بواری دارایی، چ لە دەریشەوە. بەڵام جیاوازیەکی ئەوەی ئێمە ئەوەیە کە لەم پرۆژەیەدا کە ئێمە ویستومانە بیکەین کە ئەمەش نمونەیەکی پرۆژەکەیە، بەشێکی وەکو ئێرە پێشکەش کردوتوان دوای دەستان کەوێت. لەم پرۆژەیە ئەوەیە کە ئێمە داونلۆدی ئەم پرۆژەیەمان نەکردو لە ئینتەرنێتەوە، یاخود ئەم پرۆژەیەمان لە تەجروبەی وڵاتێکی کەوە نەیەناوە، بەڵکو هەموو جومگە نەخۆشەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستانمان پشکنیوە، اینجا چارەسەرمان بۆ کردووە چارەسەرێک کە لەگەڵ واقع و سیاست و وەزعی ئێستای هەرێمی کوردستاندا بگونجێ. من پێم خۆشە لێرەوە ئەوە بڵێم هەچ پرۆژەیەکی چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت پێویستی بە پەرلەمانی کوردستانە، چونکە پەرلەمانی کوردستان لەوێ تەشریعی یاساکانەکرێت، تعدیلی یاساکانەکرێت و هیچ پرۆژەیەک لە هەرێمی کوردستانە سەر ناگرێت ئیلا بەبێ پەرلەمانی کوردستان. چونکە بۆ نمونە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان باسی بچووکردنەوەی حکوومەت و باسی کەمکردنەوەی وەزارەتەکانەکات. ئەگەر ئەم یاسای ئەم وەزارەتانە، هەیکەلێتی ئەم وەزارەتانە نەچێتەوە پەرلەمانی کوردستان لەوێ تعدیلی یاسای بۆ نەکرێت، هیچ شتێک لەمانە ناکرێت. کەواتە خاڵی سەرەکی بۆ چەسپاندنی هەچ پرۆژەیەک کە بەڕاستی هی ئەوە نەبیری دەکەینەوە، هی ئەوەی لەمڕۆ دەست پێ بکەینە، باید دوێنێ دەستمان پێ بکردایە، نەک تازە باسی پرۆژە بکەین. ئەبێت دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەشدار بن لەو چاکسازیە یاخود پشتیوانی چاکسازیەکە بکەن. و بە درێژایی مێژوش دەرکەوتووە هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە نەیتوانیوە لایەنێکی تر بسڕێتەوە، ئێستاش ناتوانێت. بۆیە هەرێمی کوردستان پێویستی بە ئاساییکردنەوەی دۆخی سیاسیە و پەرلەمانی کوردستان ئەکتیڤ بێتەوە، لەوێ تعدیلی یاساکان بکرێت، بۆیە ئەو پرۆژانەی لە هەرێمی کوردستانە هەیە سەر بگرێ و جێبەجێ بکرێ و دەست بکرێ بە جێبەجێکردنی. من نامەیە زۆر کاتتان بگرم، هیوادارم ئەم کۆنفرانسە و کۆنفرانسی تریشی بەدوا بێت، بەڵام هەمووی بە ئاراستەی چارەسەرکردنی بەپەلە بێت. دۆخی ئێمە لە ماوەی 4 مانگی ڕابردوودا 2 موچە لە هەرێمی کوردستان دواکەوت بوو، ئەمڕۆ بۆ بە 5. وا بڕوات هەرێمی کوردستان بەپەلە چاکسازی ڕیشەیی نەکات، هەر موچە نادرێت لە هەرێمی کوردستان. بۆیە پێویستە هەمومان ئەم دۆخە هەست پێ بکەین، بە زووترین کات چارەسەری بکەین،
کێشە سیاسەکان وەلا بنین و پەرلەمانی کوردستان ئەکتیڤێتەوە بۆ ئەوەی پێکەوە بتوانین ئەم وڵاتە لەم قەیرانە دەرکەین و ئینشەڵا کۆنفرانسەکە سەرکەوتووە بێ و نەتیجەی باشی بێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش سوودی لێ وەرگرێ. زۆر سپاس.